بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. نشوي تري جمعة مباركة لخدمتي كتابك جنابي ما وصاي مدرسة درجات عالية، الوردة العنبرية في سيرة حفظ خير البرية لبعد سيرة باقي پیغمبر صلى الله عليه وسلم قشتي نوشوني كوا باسي خوي وأصحابكاني پیغمبر نازدار صلى الله عليه وسلم. طبعا ما وصف فرمي مسجدك الجامع اللامع بالحكم بالعلم في الدين والإرشاد للأمم. أم پیغمبر نازدار مزگەوتێکی دامەزران، جامیعە و دانیشگاهی دامەزان، چەندەها کەڵەپیا و زانا و عالم و خواناس و سەحابەی بەڕێز و تابعین و خواناسانی پێگەیان. جا مامۆستا لە وەسفی سەحابەکانە ئەفەرمێت هم آمرون بمعروف لدى ربهم ناهون عن منكر ولو من اللمم ضحوا بأموالهم ضحوا بأنفسهم على استقامتهم في الحرب والسلم، واجتهدوا واستقاموا فوق ملتهم وصبروا تحت غدر المشرك الآثم، وكلما عذبوا كانوا كمن شربوا عذبا فراتا على عطش من السقم. وهاجر البعض منهم هجرتين إلى حبشة دونما وحشة أو نقم، وهاجر الكل بعد هجرة المصطفى صلى الله عليه وسلم لطيبة الطيبة الصحراء والأكم. حتى كوتاي شعر كان ما وصاي مدرس أفرمي أصحاب كاني بيغمري صلى الله عليه وسلم يكي لصفة كانيا أو بكلم مدرسة بيغشتبون لا أمر بشاكو نهي لخرافة نأصلمينو شرمي نأكل أجر نفسي خوشيان بيت باوكيان بيت قريان بيت أولادان بيت أمريان بيكردو بشاكو نهيان كردو لا خرافة، يعني قدغيان كردون لكاري خرافة. طبعا هر جنابي ما وصى درجات عالية فالمفسرون أفرون للتفسير وآتك فأمد كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. ما بس في أصحابي في غمري فايا صلى الله عليه وسلم، چونك أصحابي في غمري فايا لو مدرسة وداني جاي في غمري فايا صلى الله عليه وسلم وتربية دراب وقوش كراب لحق الريو حقوتنا شرمي عنا أكل لكس للومي لو مكاننا أترسان. تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. أما طبعا اسم العصر ظروف يكاين زور جارت شاو لمنكر كان داخل اشتك زين حقه شاوي داخل، اشتك زين حرامه شاوي داخل، لخوا مانا لمالو منال مانا لشوار دور مانا ترس بما قرنتو نتوين بشاكه كاين نهي الاخلاق كاين قدر اخلاق كاين يان لبرجوندي مصالحي خومان به يا هو كارك هو كاركان زور جاري اما حق بجدو اخي بلان أصحابي في غمري فوانا بويا جنابي ما وصى مفسرين أفرمون كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. ما بس في أصحابي في غمري فوانا رضا ورحمة إخوانا نسرية صلاة والسلام في غمبر صلى الله عليه وسلم. چونك أوان براسي بويا باشترين أمة ندواي في غمبران وفي غمبري إيما صلى الله عليه وسلم، چونك وقت أرزم كردن نسل ميونة لحق لجهاد لتيكوشان لقياندني برنامج خوا لبرسكدنوي كلمة خوا وشي خوا إعلاء كلمة لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم. طبعا لم بيناويشا ضحوا بأنفسهم وأموالهم وأولادهم وما وصافا براسي خوان كرب قرباني لم بيناودا خوان كرب قرباني مالو منالا كرب قرباني نفسه جانو سرود سامانا كرب قرباني قيام رسالة في غمر إخوة وفي غمر صلى الله عليه وسلم. سيدك الزاد يقول حضرت أبو بكر الصديق
لە هیجرەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت چیت بەجێهێشتووە چیت هێناوە لەگەڵ خۆت ئەفەرمێت هەموو شتێکم هێناوە هەموو ماڵەکەم هێناوە فەرمێت ئەی چیت جێهێشتووە بۆ ماڵ و منداڵەکە فەرمێت الله وەرەسوولوه خوا و پێغەمبەرم بەجێهێشتووە ماڵەکەم هەموو هێناوە بۆ خزمەتی تۆ دینەکەی تۆ یا ڕەسوول الله حەزەتی عوسمان جێشی عوسرە کە توانای ڕێخستنیان نەبوو ئەسحاب کە جێشی 30,000 و 40,000 و 100,000 و 10,000 حەزەتی عوسمان تیجارێک گەورە و بازرگانی گەورە بوو لەسەر ماڵ و سەر و سامانی خۆی ڕێگی خست کە بچن بۆ جیهاد و تێکۆشان لە پێناو خوا زادێک حەزەتی عومەر زادێک حەزەتی عەلی کە بە گیانفیدانە لە جێ پێغەمبەری خوا بخەوێت کە پێغەمبەر تیرۆر نەکرێ با ئەم تیرۆر بکرێت ئەمە ئیمانە ئەمە قوربانیدانە ئەمە تەسعیدانە بۆیە ماوەسە مەلاکەینەوە ضحوا بأنفسهم وأموالهم وأولادهم ئەم هەموو ئەسحابە بەڕێزە کە هاتوونەتە وڵاتان بە برسێتی و داماوی و دەربەدەری لە پێناو چیە هاتوون خۆ بەخۆشی نەهاتوون زێد و ماڵ و مناڵ و ئەولادی خۆی بەجێ بێڵێ بەس تەنە هاتووە لإعلاء كلمة الله ذاتي بيبو مسألة أبا عبيدي أنصاري كالهلا جاية مسألة حزتي سابدي كري نعمان مسألة حزتي أبا إيبي أنصاري كلا أسطنبولا حزتي سلمان كلا مدائن ولا بغاء يستايا حزتي حزيفة يماني كعبي أحباري مسألة كعبي أنصاري أمهم أصحاب بالريزاء هيتش أن أولادي خويانا وفاتي أنا كردوا إلا هاتونا ولاتانا بۆ فەتحی مسلمانان و خەڵکی ڕزگارکەن لە زوڵم و ستەم و کوفر شەهید بوون ئەمە قوربانیدانە بە گیان و ماڵی خۆیان جا ماوەسای مدەردەفەن ئەسحابەکانی پێغەمبەری خوا بۆیە باشترینی ئومەتن بە پێی ئایەتە ئەم ئایەتە ئێوانە گرێتەوە بۆیە خوای تەبارەکە لە وەسفانە ئەفەرمێت رضي الله عنهم ورضوا عنه سيماهم في وجوههم من أثر السجود أثري نور بركاتي محبة خوشويسي خواو پیغمبري خواو سجدكان بنوچاونو أو نور أدروشايوا خوا لوان رازية أقروان لخوان رازي بل تش مقامي قورية خوا فرميت من لوان رازي ما أقروان من رازي بل رضي الله عنهم ورضوا عنهم رضي الله عنهم ورضوا عنه أما النص يا هذا يعني خوا مقامك بدا من لوان رازين أوانش لخوان رازين بچی دەستیان کرد بەو فیداکاریە بەو خۆشەویستیە بەو مصاحبەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە خۆشەویستان هەر ئەم ئەسحابانە بوون لە پێناو دینی پێغەمبەری خوا و پەیامی پێغەمبەرا صلی الله علیه وسلم و پاراستنی پێغەمبەرا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کەوا خەڵق لە شێوەزەنگی کوفر و نەفامی نەزان ڕزگارکەن سەرەکەی تەعزیب ئەدران ئازار ئەدران کامیان لەمەکە ئازار ئەدران حەزەتی ئەبوبەکر ئەوەنەی لێ درابێەوە شرا کە هۆشی هاتەوە قەوم و کەسەکەی کە ڕزگاریان کرد ئەینا قەوم و کەسەکەینەوە هەر شەهیدیان کرد یەکەم هۆشی کە هاتەوە فەرمی حاڵی پێغەمبەر چۆنە دایکی و قەوم و کەسەکەی وتیان هێشتا بەم حاڵەش و هەر هەواڵی موحەممەد دەپرسێت تۆ جارێک خۆت خەریکە ئەمری فەرمی والله دەم لە نان و ئاو نادەم تا حاڵی پێغەمبەر نەزانم تا وەزعی پێغەمبەر نەزانم صلی الله علیه وسلم ضحوا بأنفسهم وأموالهم خۆشەویستان دایکی ڕۆژ دوو نەفەر چوونە بنباڵی لەگەڵ دایکیا چوون پێغەمبەری خۆیان بینی پێغەمبەر حاڵی باش بوو فەرمی الحەمد لله لە دوای بینینی پێغەمبەری خوا بەڕاستی هیچ ئازارم نەما و ناڕەحەت ئافرەتی وابوو دوو نەفەر سێ نەفەری لە غەزوەکانە شەهید دەبوو دوو کوڕی مێردەکەی براکەی هەواڵی پێغەمبەریە پرسی حاڵی پێغەمبەر چۆنە ئەیانوت پێغەمبەری خوا سەلامەتە فەرمی دەی هەموو مصیبەتێک دوای سەلامەتی پێغەمبەری خوا سەلامەتیە ئاسانە ئەمە ئەسحابی پێغەمبەری خوا بوون بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێت من سب أصحابي فعليه لعنة الله والملائكة والناس أجمعين أوي جوان بأصحاب كان من با نفرتي خواو
فریشتەی خوا و هەموو خەڵکی لەسەر بێت من سب أصحابي فقد سبني ومن سبني فقد سب الله ئەوەی گوێن بە ئەسحابەکانی من با گوێنی بە من داوە ئەوەی گوێن بە من با گوێنی بەخوا داوە ئەوەی گوێن بەخوا و پێغەمبەر با کافرە مەلعونە نەفرەت لێکراوە إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة وأعد لهم عذابا عظيما گوێن دان بەخوا و پێغەمبەری خوا هەر ئاسانیە ئازاردانی خوا و پێغەمبەری خوا پێغەمبەری خوا ئەوەی ئازاری خوا و پێغەمبەر با ئەوە نەفرەت لێکراوە و عەزابی توند و تیژی وا ئامادەکراوە یا خۆشەویستان دائما ئەسحابی پێغەمبەرتان خۆش بێ چونکە کۆمەڵە بێئەدەبی عەلمانی هەن زۆر جارێ ئەڵێن ئەسحابی پێغەمبەری خوا ئەمەیان کرد و هاتن ئەوەیان کرد دەک دڵت بگۆڕێ بەرامبەران لە ئیمانی خۆت بترسە ئەسحابی پێغەمبەری خوا غەیری پەیامی چاکە و خۆشەویستی و ڕزگارکردن و سەروەری خەڵکی هیچ شتێکیان بۆ خەڵک پێ نەبووە نەهاتن مافی خەڵک بخۆن نەهاتن خاکی خەڵک داگیر بکەن وەک ئەمریکای مەلعون و بەریتانیا ئەمانە کە وڵاتی موسڵمانان داگیر کرد و خێر و بێرەکەی خۆن و میلەتەکەیشیان داوە بە شەڕ فیتنە و ئاژا و ناڕەحەتیان دروست کرد و میلەتەکەیشیان خستووە لە بەرسا ئەسحابی پێغەمبەری خوا هاتن ئەو خەڵکیان ڕزگار کرد لە دەستی کیسرا ساسان لە دەست ڕۆمەکان قەیسەرەکان هەمووشیان فەرموون لەسەر ئاو و خاک و ماڵ خۆتان دانیشن ئەیشتان پارێزن ئەوەی ئیمانیان نییە دەرگای ئیسلام کراوەیە بووی ئەوەش ئیمان نایەنێ لەژێر سایە و سێبەری ئیسلامان پارێزراوە ئەمە ئیسلام بوو ئەمە ئیسلام بوو نەک ئەوەی کە داعیش تەمسیلێکە ئێمە زۆر جارێ وتمان داعیش و ئەنسار و جوند و ئەمانە دەستگیسەی کافر خۆیەتی بۆ ناشرین تەشویشی ئیسلام ئێستش داعیشی ماڵی زۆرە لە وڵاتی منتوە ئێستش ئەوانەی کەوا لە وڵاتی منتوە خزمەت ئەکرێن هاوکاری ئەکرێن مزگەوتی باشیان پێدرێت قەرەباڵقیان بۆ دروست ئەکرێت فکری داعیش بڵاوەکەنەوە بەڵام بەناو میانە ڕێیوە حکومەتەکەی من دوی خزمەتیان ئەکات سبەینێک چەندەها تاغوت بە وەلی ئەمر ئەزانن چەندەها تاغوت بە گەورەی خۆیان ئەزانن و هەروەها لەگەڵ ئەوەشا چەندەها گەنجی جوانی من و تۆ دروست ئەکەن ئەینێنە ناوی داعیش بە ناو ئیسلام و بە ناو جیهاد و ئەمانەوە شەهید ئەمرن و خۆیشیاندان بۆ کوشتنی وڵاتی وێرانەکەن بە ناوی شەهادەکەن ئیسلامی تەشویقەکەن تابی ئاگاداری ئەسحابی پێغەمبەری خوا ئەمانە بوون ئەسحابی پێغەمبەری خوا ئەوانە بوون کە بەڕاستی دروستی دیفاعیان کرد نەک ئەوەی کە بەناو الله وەلا لا ئیلاهە خەڵک سەرا بڕێ ژن ئەکوژێت مناڵ ئەکوژێت خەڵکی بێتاوان ئەکوژێت ئەدا بەسەر خەڵکیان ئەوە ئیسلام نین دەواعیش ئەمان ئیسلام نین دوورن لە ئیسلامە خۆشەویستان و هەروەها ئەسحابی پێغەمبەری خوا هیچ دەکەن لە تاو عەزابە پێغەمبەری خوا فەرمووی بچن بۆ حەبەشە پاشایەکی لێیە زۆر عادیلە زۆر دادپەروەرە لای ئەو زوڵم ناکرێت ئەوە بوو ناردنی کۆمەڵێکیان ڕۆشتن فەقیر و شارەکان فەرمی بڕۆن بە سەرداری حەزەرەتی جەعفەری تەیار ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوونە حەبەشە پاشا حەبەشە خزمەتی کردن نەجاشی و لە پاشان نەجاشی ئیمانی هێنا وفاتی فەرمووی پێغەمبەر نوێژی لەسەر کرد صلی الله علیه وسلم نوری پێغەمبەری خوا دای نەجاشیش حەبەشەی ئەوسا ئەسووریای ئێستایە لەو کاتا ئەسحاب بە پێ ڕۆشن بۆ ئەسووریا بۆ حەبەشە زوڵمیان لێ نەکرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە هیجرەتی یەکەمی ئەسحاب جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو ئەسحابە سوورەتی ئەننەجمی خوێندەوە لەناو مەککە لە پەنا بەیتە سوورەتی ئەننەجمی خوێندەوە والنجم إذا هوى ما ضل صاحبكم وما غوى وما ينطق عن الهوى إلى آخر سورة كهذه السجدة كيكم سجدي تلاوة قرآن يكم سجدي تلاوة قرآن سورة النجم لو كاتا قريش بسوادوي بيغمري خالد كافر كان مسلمان كان كوي لو عبد حر همي بسوادوي بيغمري خالد بيغمري خالد سورتي خوين دوا كآيات السجدة خوين دوا آياتي السجدة كأفرمت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئاەتەکانی خوێندەوە ئاەتەکانی سەجدە کەوتە سوجدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم.  چووە سوجدە کە چووە سوجدە
ئەوەیش کە لەوێ بوو مسلمان کافر و مشریک و قڕەیش و هەمووی چوونە سوجدا ئیلا یەک نەفەر نەبێ کە بەدەستی پێغەمبەر ڕوانەی جیهانم کرا ئوبەی کوڕی خەلەف هاو پێغەمبەر بکوژێ بۆ پێغەمبەری لە غەزای وحودا وتی لە دەستم دەرناچی ئەگەر بێڵم دەرچی پێغەمبەری خوا فەرمی بە ئیزنی خوا من تۆش ڕمەکەی تەقان بۆ پێغەمبەری خوا بەڵام بەر پێغەمبەری خوا نەکەوت صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا لێیدا بەڕمێت کوشتی هەموو پێغەمبەر لە هەموو تەمەنە ئەو کافرەی ڕوانەی جیهانم کردووە ئەویش پەلاماری پێغەمبەری خوایدا جا خۆشەویستان لەو کاتا کە ئاەتی سوورەی نەجمی خوێندەوە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم هەمویان کەوتنە سوجدە بۆ ئەی مشریکان بۆ سوجدەیان برد ئەوان بتبەرز بوون لات و عوزا نەپەرز لەو کاتا شەیطان وەسوەسەیەکی بۆ دروستکردن شەیطان پێی وتن هێنایە دڵیان و سەرزاریان و شەیطان زۆر مشکلێ بەڵام ئینەکە دەیشتانی ضعیف بۆ مسلمان کەیدی شەیطان و فێڵ ژنان ضعیف و لاوازە بەڵام بۆ ئیمان ضعیف و لاواز بۆ مشریک و کافر بەقووەتە وتی ئەم پێغەمبەرە کە سوورەی نەجمە خوێنێتەوە هێنایە دڵیان هێناکردن ئەم ئاەتانێکی تایە یەکسەر لەگەڵ ئاەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەڕەئەیتم اللات والعوزا ومەناة الثالثة الأخرى کە پێغەمبەری خوا خوێندەوە ئەمانەی هێنا بە فکری قوڕەیشەکان یەک دوو ئاەتی بۆ دروستکردن شەیطان تلك الغرانيق العلا وإن شفاعتهن لترتجى ئەم دوو سێ ئاەتە ئەم ئاەت نییە مەقسەی شەیطانە دروستیان کرد وتیان مادەم پێغەمبەر محەممەد وەصف دەکان ئێمەکە ئێمەش ئەکەوێنە سوجدە لەگەڵا کەوتنە سوجدە لەگەڵ بەڵام ئەمە قسەی پێغەمبەر نەبوو لە دوای پێغەمبەری دەرنەچوو ئەمە شەیطان هێنایە مێشکی قڕەیشەکان ویان زانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ سوورەتی نەجمە ئەو ئاەتانەی ئەوانەی کردووە بە ئاەت و ئەوانەی خوێندەوە تلك الغرانيق العلا إن شفاعتهن لترتجى ئەمە ئاەت نییە قیسەی غەرانیق مەشهورە کە قسەی شەیاطین بۆ خستێ مێشکی کافرەکانەوە جا کافرەکان کەوتنە سوجدە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە جا لێرە مەبەستمان چی بوو باسمان کرد ئەم حەد قیسەی غەرانیقە کە قوڕەیش کەوتنە سوجدا ئەوانەی کە هیجرەتیان کردووە بۆ حەبەشە هەندێکیان گەڕانەوە وتیان قوڕەیش هەمووی موسڵمان بووە بەڵام گەڕانەوە پێغەمبەری خوا فەرمێ نەخێر موسڵمان نەبوون کەوتنە سوجدا ئەمە ئیتر چۆن کەوتنە سوجدا بۆ ئەوان زانی ئێمە وەسفی دەکانیەوەمان کرد نەخێتر و گەڕانەوە بۆ حەبەشە ئەوە هیجرەت یەکەم هیجرەتی دووهەم ئەوە بۆ پێغەمبەری خوا فەرمێ ئەمجا مسڵمانان تائیب جێی نەکردنەوە پێغەمبەران بەرباران کرد ئازاری پێغەمبەراندا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمی بە دوای شوێنێکا بێ بگەڕێن ئەو پەیمانەکان پەیمانی عوقبە یەکەم و عوقبەی دووەم و عوقبەی سێم کە هاتن بۆ حەج خەڵکی وڵاتانی تر شوێنانی تر شارەکانی تر پێغەمبەری خوا ئەهلی مەدینە و تەیبەی بینی یەثریب قسەی لەگەڵاکردن و چەند جارێک چەند نەفەرێک ئیمانیان هێنا پێغەمبەری خوا سەحابەی ناردە ناویان و فێری قورئانی کردن و ئیتر ئەوس و خەزرەجی یەک کەس ئەوە بوو لە ئەوس و خەزرەج خەڵک موسڵمان بوو ئیمانیان بە پێغەمبەری خوایانە وعدیاندا بە پێغەمبەر کە بە گیان و ماڵ و سەر و سامانەوە لە خزمەتی تۆ دینی تو ئابین یا رەسوول الله بێ بە ناو ئێمە پێغەمبەری خوا فەرمی هیجرەتکەن یەک و دوان وسیان بەرەو مەدینە منیش ئینشاءالله بە ئیزنی خوا یەم بۆ ناوتان پێغەمبەری خوا هیجرەتی فەرموو ئەوەی موسڵمان لەگەڵا هیجرەتی فەرموو بۆیە بەڕاستی هیجرەتکردن لەو کات و ساتە زۆر گەورە بوو زۆر پلەیەکی گەورەی بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەند حەدیثا باسیەوە قورئان باسێکا ئەو کەسێک کە هیجرەت دەکات لە پێناوخوا پێغەمبەری خوا و دینی پێغەمبەری خوا پاراستنی دینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕاستی ئەمە ئەگەر بیشمرێت ئەمە ئەجر و پاداشی لەسەر خوا بۆ ثابت بووە پلەی شەهیدیە ئینشاءالله جا بارێداش بینە کۆتایی دەرسی ئەم شەومان لە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا ئەو کات و ساتەی کە پێغەمبەری خوا لە مەدینە دەوڵەتی مەدینە دروستەکاو خوا ئیزنی جیهادیانەدا بە جیهادی حەق ئەو جیهادەی کە ئەمڕۆ تەشویش کراوە و جیهاد حەقە ئەبێ موسڵمان ئیمانی پێ بێ باوەڕی پێ بێ بەڵام جیهادی حەق و ڕاستی نەک ئەوەی ئەمڕۆ تەشویش کراوە و ناشرین کراوە بەناو دین و بەناو ئاینەوە ئەکرێ و بەڕاستی
مسلمان ئەو شتێ و پەلاماری مسلمان ئەدرێ و واز لە کافر و مشریکێن راوە ئەمەشە موعجزەیەکی پێغەمبەری خوایە پێغەمبەری خوا ئافرمێ صلی الله علیه و قیامەت ئەڵڵاسێت حتا مسلمانان يعني کۆمەڵێک لە ئومەتەکەمە پەیا ئەبن ئەم کۆمەڵە لادرامن خەواریجن لە دین لایاندا مسلمانان ئەوشن واز لە ئەهلی بتپەرسی و کافر و مشریکانە وازیان لە جوولەکە و گاوریاناوە پەلاماری وڵاتی مسلمان و وڵاتی مسلمانەوە بابە تۆ چیتە بە کوردستانەوە چیتە بە وڵاتی ئیسلامیەوە بۆ ناڕۆی فەڵەستین ڕزگارکەی بۆ ناڕۆی مسلمانانی بۆ وەرمان ڕزگاریە بۆ ناڕۆی مسلمانانی داغستان و پاکستان و مەسەلە هندستان ڕزگارکەی چیتە بە مسلمانەوە کوردستان ئەوەندەی کوردستان مزگەوتی تایە واللهی شارە عەرەبیەکانەوە مزگەوتی تیانە مەکە و مەدینەوە مزگەوتی تیانە سعود ئەوە مزگەوتی تیانە پەلاماری کوێتە یعنی ئەمە بەڕاستی ئەمە کارەسات و تاوانە تۆ بێی وڵاتی مسلمان بڕوخێنی وڵاتی مسلمان ئاوادان بکەیتەوە لە پێناو سەربەرزی کافر جا ئەوە جیهاد نییە ئینشاءالله باسی ئەو جیهادە حەقی پێغەمبەری خوا ئەکەین کە خوا چۆن ئیزنی داوە و چی مەرج لەسەر داناوە و چۆن جیهاد بکە و جیهادەکەی بەڕاستی ئەبێ لەژێر فەرمایشی خوا و پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم خوای گەورە لە گوناه و تاوانمان خۆش بێ عاقبەتمان بەخێر بێڕێ خوا سەرمانیە نەشێوێنی خوا عاقبەتمان بەخێر بێڕی لە گوناهی خۆمان و دایکمان خۆش بی لە خۆمان و دایکمان ڕازی بی خوا ئەهلی سڵاوات بین ئەهلی قورئان بین ئەهلی ذکر بین ئەوانە بین کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شەو ڕۆژ جومعە ناویان تۆمارەکە و دوعای خێران بۆکە ناوی خۆیان و باوکو ماڵ و منداڵیان کە سڵاوات بەسەر پێغەمبەرە دەن خۆیان ناوی خۆمان ماڵ و مناڵ و باوکو دایکمان لەو دەفتەری پێغەمبەرە تۆمارکەی کە دوعای خێرمان بۆکە و گوێبیش سڵاواتەکانمانە بێ خوایە بەر دوعاکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم یا ربی خوایە گیان بە نور و محەبەت و خۆشەویستی و پێغەمبەرەوە بژین بمریزن دوو بینەوە یا ربی خوایە گیان لە بەڵا و با و نەخۆشی و ناخۆشی و هەموو دەرد و هەموو زاڵم مستەمکاری خۆمان و ماڵ و مناڵ وڵاتمان پارێزا بکەین ئەم نەخۆشی کۆرۆناش کە ڕووی لە وڵاتمان کردووە خوایە لەسەرمانی هەڵگەرە لەسەر مسلمانانی هەڵگەرە لە تەواوی سەر ئەرزی هەڵگەرە یا ربی خوایە گیان لێتە پارەینەوە ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوە ماڵ و منداڵمان بکە یا ربی خوایە گیان لێتە پارەینەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر جاه و مەقامی و پێغەمبەر نازارە خوایە دڵمان خۆشکە خوایە دڵمان پڕ لە محەبەت و خۆشەویستی خۆت و پێغەمبەرکە یا ربی خوایە گیان بارانی بە ڕەحمەتمان بارێنە کانی و کارێزمان وەفتەقێنە خوایە نائومێدمان مەکە خوایە وڵاتمان پڕ لە ڕسوو ڕەسیکە خوایە محتاجی مرد و نامردمان مەکە خوای لێتە پارێنەوەی دۆستمانە دۆستیبی ئەوەی دوژمنمانە خیانەتمان لێکە دوژمن بە دین و خاک وڵاتمانە یا ربی خوای ئەگەر شیاوی داتی دایدی ئەگەر شیاوی دانیە خوای تەفوت و ناکەی بەخۆڵمانی بکەیتەوە یا ربی خوای گیان لێتە پارێنەوە بارانی بە ڕەحمەتمان بارێنە خوای بارانی بە ڕەحمەتمان بارێنە کانی و کارێزمان وەفتەقێنە یا ربی خوای ئەو ڕزق و ڕۆزی ئێمەی کەوا لە ئاسمانێک خوای برژێنە بەسەرمانە لەناو ئەرزایە خوای دەریکە بمان یا ربی خوای دوورە بمان نزیکەیتەوە نزیکە بەرەکەتی دێقەی پەروەردگارە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته